عزیزان سڵاوتان لەبێت. من لە خزمەتتاندام دیسان بۆ پێشکەشتنی بەرنامەیەکی چاوپێکەوتنێکی تایبەت لەگەڵ یەک لە ڕێبەرانی حیزبەکانی کوردستانی ئێران، ئەمجار لەگەڵ کاک عومەر ئیلخانی زادە، سکرتێری گشتی کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان. کاک عومەر بەخێر بێن. سپاس بۆ ئێوە، سڵاو لە هەموو بیسەران و بینەرانتان. سپاستانەکەم. کاک عومەر، پرسی ئێستەی کوردستان دوای ئەو مانگردنە کە دوای داواکاری حیزبەکانی کوردستانی بۆ نیشاندانی ناڕەزایەتی بوو بە هەم لە سەدارەدانی هەندێک لە زیندانیانی سیاسی کورد و هەروەها موشکبارانی بنکەی حیزبەکانی کوردستانی لە هەرێمی کوردستان دەنگدانەوەیەکی زۆری هەبوو. وەک پرسیاری سەرەتایی بفەرمونون بەڕای ئێوە پێشوازیکردنی گەلی کورد لەو مانگردنە کە حیزبەکان داوایان کردبوو بەگشتی کۆی حیزبەکان چ مانایەکی سیاسی هەیە و چی ئەگوازێتەوە بۆ ئێوە وەک حیزبێکی سیاسی کوردستانی؟ من لام وایە ئەوە یەکەم جار نییە کە ئەگەر ئێمە پێکەوە دا هەر داوایەکمان لە خەڵکی کوردستان کرد بێ بە دەنگمانەوە هاتوون، بەڵام ئەو جارەیان زۆر زۆر بەرین و گەورە بوو، هەر لە کرماشانەوە هەتا ورمێ و سەڵماس خەڵک بەگشتی بە دەنگجیەوە هات. من لام وایە لە ڕاستیدا ڕێفراندۆمێکی گەورە و زۆر زۆر گرنگ بوو لە هەلومەرجێکدا کە کۆماری ئیسلامی کوردستانی میلیتاریزە کردووە. نایەکی گەورە بوو بە کۆماری ئیسلامی، ئەرەیەکی گەورە بوو بە بزوتنەوەی کوردستان و بە حیزبە سیاسیەکانی. ئەگەر زۆر بە کورتی بڵم دەتوانم ئەوە بڵم و کاریگەری یەکجار زۆریشی بووە، تەنانەت لە نێو باقی شوێنەکانی دیکەی ئێرانیش کاریگەری بووە. ئەوە دەری خست کە حیزبە سیاسیەکانی کوردستان ئەگەر لە تاراوگە بن، ئەگەر هێرشیان بکرێت سەر، ئەگەر هەموو بربەستێکیان بۆدا بندرێ، بەڵام پەیوەندی گەرمگوڕیان لەگەڵ خەڵکەکەیان هەیە و کوردستان ئەڵتەرنەتیوی خۆی هەیە. کاک عومەر، نامەیەک نووسراوە هەندێک لە ڕۆژنامەکانی کورد نامەیەکیان ئاراستەی حیزبە سیاسیەکانی کوردستانی کردووە پێش مانگردنەکەش، دوای ئەوەش مانگردنەکە هاتووە کە داوا دەکەن بە شێوازێک حیزبەکان لە بەرەیەکی یەکگرتوودا لانی کەم با بڵێن هاوکاریکردن لەسەر ئەو خاڵنە کە توانە سەی هاوکاری بکەن، چ بە نسبەتی سەربازی و ئەحیانەن خەباتی چەکداری یا بەرخۆدانی چەکداریەوە، چ بە نسبەتی با بڵێن دیپلۆماسی دەرەوە یا هاوکاریکردن لەگەڵ هێزەکانی تری ئێرانی. چەند ئێوە وەک حزبی کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان ئامادەن بۆ ئەوە کە لە بەرەیەکی ئاوا هاوبەش لە حزبەکانی کوردستانی بێ هیچ هێڵێکی سوور بۆ وەلانانی حزبێکی تر بە هەر بارحاڵ دەلیلێک بە هەر بیانوێک ئامادەن بەشداری شتێکی ئاوا بن؟ ئێمە هەر لە سەرەتاوە بۆەوەی هاوپەیمانی و چەترێکی هاوکاری لە نێو حیزبەکانی کوردستانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان دروست بێ حەولی چڕوپڕمان داوە و هیچ بربەستێکمان نەبووە لەم بارەوە. یەکەم کۆبوونەوەش لە بارگای ئێمە لە بارگای کۆمەڵی زەحمەتکێشان بوو کە ئەو ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێرانی تێدا دامەزرا. ئێستاش ئەو ناوەندە بربەستێکی نییە غەیری ئەوانەی کە بۆ خۆیان ڕەنگە جۆرێککە سیاست و جۆرێککە ڕوانینیان بێ بۆ کۆماری ئیسلامی ئێران. ئێمە هەمومان کۆچین کە ئەو ڕژیمێک نییە مافی خەڵکی کوردستاندا، ڕژیمێک نییە کە ئیسلاحی تێدا بکرێ، دموکراسی لە سایسەری ئەو ڕژیمەوە زۆر بچووکیش بێتە دی و بۆیە داوای ڕوخانی کۆماری ئیسلامی دەکەین. بەڵام لە هەمان کاتدا مەسلەی گشتی و گرنگی ئێمە مەسلەی نەتەوەیی و مەسلەی مافەکانی خەڵکی کوردستانە، لەسەر ئەوانش کۆچین، بەڵام هێندێک لایەن ممکنە جۆرێککە بیر بکەنەوە کە نەهاتوونەتە ئەو هاوپەیمانیەوە. بەڵام سەرەڕای هەموو ئەوانە من لام وایە ئەو ناوەندی هاوکاری حیزبەکانی ڕۆژهەڵاتیش هێشتا لە سەرەتایە ئێمە بەش بە حاڵی خۆمان ڕازی نین لەوەندە هاوکاریە و دەمانەوێت چەترێکی هاو ئاهەنگمان هەبێ کە هەم سیاسەتی ئێمە لەباری نیزامیەوە، لە باری دیپلۆماسی و نێودەوڵەتیەوە، لە پەیوەندی لەگەڵ حیزبە سیاسیەکان و بزوتنەوەی کورد لە باقی بەشەکانی دیکە، لە پەیوەندی لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی دیاری بکە و ئێمە ئێستا بۆ ئەوە حەول دەدەین و هەموو گوشاری خۆمان لەو ناوەندەدا خستۆت سەرەوە کە ئێمە بتوانین هەنگاوێکی گەورە بەرەو پێشەوە بدەین کە بتوانین بڵین ئێمە یەک دەنجین، یەک سنتەرمان هەیە بۆ بەرخورد بە حکوومەتی ئێران
بۆ پەیوەندی لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی، بۆ پەیوەندی لەگەڵ دنیای دەرەوە، بۆ هاوکاری و پەیوەندی لەگەڵ حیزبە کوردستانیەکان لە باقی شوێنەکانی دیکە. کاک عومەر ئاماژەتدا بەو ناوەندی هاوکاری حیزبە کوردستانەکان ئێران، بەڵام سەرەتا ئەو ناوەندە لانی کەم دوو حزبی تری تێدا نییە کە لە پانتای سیاسی کوردستان ئێراندا چالاکن، قسەیان بۆ وتن هەیە و بارحاڵ بە شێوازێک بەشداری و خەباتەن. دووهەمەوەی کە ئەمە تایستە جگە ینی بە کۆی ئەو داواکاریش بۆ مانگردنەکە تەنیا کاری مانگردن بووە. ئایا مە بووەتە هۆی ئەوە کە ئێوە جا سەرەتا فەرمونون کە فەرموتان ئێوە هەندێک لایەنەکان بەشداری ئەو ناوەندە نەبوون، ئەوە هۆکاری ئەوە بۆ کەەوە داوەتتان کردوون نەهاتوون مەسەن لەوانە پەژاک یا کۆمەڵەی سازمانی کوردستان حیزبی کۆمۆنیستی ئێران، ئایا ئەوان داوەتتان کرد و ئامادە نەبوون بێن یا ئێوە ئامادە نەبوون ڕێگە بەوان بدەن بەشدار بن؟ سازمانی کۆمەڵە سازمانی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران ئێستاش ئێمە پێمان خۆشە بەشدار بێ، بۆ پژاکیش بربەستێکمان نەبووە، خۆیان نهاتن، خۆیان گیر و گرفتی فکری و ئیدۆلۆژییان هەیە لە نێو حیزبەکەیاندا، هەڵبەت بەشێکیان بە بڕوای من پێیان باشە بەشدار بن و من بەش بە حاڵی خۆم ئەگەر بڵم وەک وتەبێژی کۆمەڵی زەحمەت کێشانی کوردستان بە تەواوی وجودەوە پێم خۆشە ئەوانیش بەشدار بن ئەو لایەنەش لە کۆمەڵە. بۆ پژاک بۆ خۆی پرۆژە و بەرنامەیەکی دیکەی هەیە. پژاک بە ئاشکرا پێی وایە ئەو کارەی پێدە کردی لە سووریە دەتوانێت بیکە، داوای ڕوخانی کۆماری ئیسلامی ناکە، داوای گۆڕانی هیچ شتێک ناکە و ئەوە لەگەڵ پرەنسیپەکان و هێڵە گشتەکانی تەوافقی ئێمە نایەتەوە. پژاکە خۆی جیا کردوێتەوە، جۆرێکی کە لە سیاسەتی هەیە. لە ڕاستیدا دەتوانم بڵم هەر هەمان سیاسەتە کە پێکەکە بەڕێوەی دێبا کە بە بڕوای من لە بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستانی ئێران نییە. کەواتە ئێوە ئامادەنین لەگەڵ پەژاکە لە ژووری هاوکارەدا بنیشن، مانای ئەوەیە کاک عومەر؟ بەو شەرتە پژاک مەسەلەی نەتەوەیی قبول بێ لە چوارچێوەی حیزبەکانی کوردستانی ئێراندا و بۆ کوردستانی ڕۆژهەڵات بەرنامەدا بڕێژێ، ئێمە بربەستێکمان نییە، بەڵام پژاک ناتوانێت بڵێ ئێمە دەوڵەت نەتەوە معنای نییە، ئێمە نامانەوێت کۆماری ئیسلامی بڕوخێ، داخوازیەکیشمان نییە و هێندێک ئاڵگۆڕی فەرهەنگی و کولتوری بکرێ. نەخێر، ئەوە دەگەڵ پرەنسیپەکانی ئێمە نایەتەوە. دەباشە بەنسبەتی هەر ئەو حزبانەی کە ئێوە دەفەرمونون لەگەڵ پرینسەکەمە ئێوە دەگونجێت، چەند ئامادەن کە ئێوە هەنگاو هەڵبگرن بۆ ئەوە کە هێزێکی پێشمەرگەی کوردستانی هاوبەش پێک بێنن، یا لە من بەدواوە بۆ چالاکی دیپلۆماسی پێکەوە هەنگاو هەڵبگرن و هەیئەتی هاوبەش بنێرن و بەگشتی بۆ بڕیاردانیش تا ئەو جێگەی کە پێویستە و ئەتوانن وەک تاکتیکێک لە مەرحەلەدا بەکاری بێنن پێکەوە هەنگاو هەڵبگرن بەنسبەتی ئێران؟ من لام وایە ئەوە زۆر گرینگە، بەڵام بەسەراحەت ئەگەر ڕاستگۆ بم هێشتا هەلومەرجی ئەوە تەواو نەرەخساوە، ینی هەموو حیزبەکان ئەو جۆرەی کە ئێستا من بیر دەکەمەوە وا بیر ناکەنەوە، ئێمە مەترەحیشمان کردووە، پێمان وایە لە چالاکی نیزامی لەوەی کە ناوەندێکمان بێ بۆ بەڕێوەبردننی هێزی پێشمەرگە بۆ فەرماندەیەکی هاوبەشمان هەبێ، بۆ ئەوەی ئۆرگانیزمێکی یەکگرتومان هەبێ، بۆی ڕوو لە دنیای دەرەوەکە، بۆ ئەوەی کە ئێمە یەک سیاستمان هەبێ و یەک ناوەندمان هەبێ، یا کمیتە یا هەیئەتێکی نوێنەرایەتی هاوبەش بۆ دیالۆگ لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی هێشتا نەگەیشتوینەتەوە و ئێستا ئەوە شتێکە کە ئێمە کاری لەسەر دەکەین و ئەگەر ئەو ناوەندە نەتوانێت ئەوانە جێبەجێکە بە بڕوای من تووشی هەڵی گەورە دەبێ، جیالەوە ناتوانێت جوابی داخوازیەکانی خەڵکی کوردستان بداتەوە. ڕاستە خەڵکی کوردستان بەدەنجی ئێمەوە هات، بەهانای ئێمەوە هاتووە، بەڵام لە هەمان کاتدا تەوەقعی گەورەیان لە حیزبەکانی کوردستانی ئێران هەیە. چالاگوانان و هاوڕێیانی ڕێخستنی خۆمان لە ناوەوە، چالاگوانانی مەدەنی و سیاسی بە هەموو شێوەیەک داوای ئەوە دەکەن کە ئێمە یەکگرتوو بین، نەک ئەوە ببین بە یەک لایەن، ببین بە یەک حیزب، بەڵکە لە خاڵە هاوبەشەکانماندا یەکگرتوو بین بەرامبەر بە کۆماری ئیسلامی، یەکگرتوو بین لە دنیای دەرەوە، یەکگرتوو بین لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی. و ئێستا ئەوە باسی گەرمی نێو ئەم پێنج لایەنەیە نێو ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێرانە و وردە من لام وایە هەموو حەولێکی بۆ بدەین و
ئەوە بچەسپێنین ئەوە باشترین وڵامیشە بە خەڵکی کوردستان بەخۆشیەوە ئەو بەدەنگەوە هاتنە جۆرێک اعتیماد بە نەفسی داوە بە ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێرانیش کە دەتوانن لەوە زیاتر بچنە پێشێ من لام وایە لەم بارەوە هیچ کەس زیان ناکە هەموو کەس براوەیە هەموو کەس قازانج دەکا و لە هەلومەرجی ئێستای ڕۆژهەڵاتی ناوین و ئەو وەزعیەتەی کە ئێستا هەیە و دەزانین کە ئاڵوگۆڕی گەورەش لە ئێران بەڕێوەیە و ئەو ئاڵوگۆڕانە بەرینتر و زۆرتریش دەبێ ئەگەر کورد نەتوانێت وەها شتێکی بێ ئێمە تووشی چەند فاقەیە و تووشی گیر و گرفتی گەورە دەبین لە داهاتوودا. کاک عومەر پرسیار ئەوەیە کە ئێوە دەفەرمون ئامادەگی هەیە و ساڵانێکی زۆر و باسەش هەیە بەڵام هەندێک لە ڕخنەگران دەڵێن لەوانەیە کە ئەگەر ئەوە هەیە کە ڕەنگە حەزی هەندێک لە لایەنەکان بۆ ئەوە کە دەسەڵاتی خۆیان کەم دەبێتەوە یا بە شێوازە ئەو پلە و پایە حەزبیەکە هەیەە دانە بەزێت ئەبێت هۆی ئەوە کە ئەوان نەتوانن وەک مەسەلەن وەک کۆمەڵەکان پێکەوە یەک بگرن یا وەک حەزبەکان پێکەوە یەک بگرن یا نا وەک ئەوە فەرمووتان لە بەرەیەکی هاوبەش لەبێک و هاوکاری بکەن چەند ئەو ڕخنە بەڕاست دەزانن. من لەم وایە ئەو ڕخنە واقعیەتیشی تێدایە بەڵام سەرڕای ئەوە ئێمە دەبێت ڕێگە ببینینەوە من پێم وانییە ئامادەجی تەواو هەیە بەڵکە پێم وایە ئەو فکری هەموو لایەکە وەوردەوردە جێی کردوێتەوە خەڵکی ناوەوە دەی هەوێ زۆر و گوشاری بزوتنەوەی جەماوەری کە ئێمە هەمومان پێی پابندین و پێی وابەستەین ئەوەی دەوێ من پێم وایە هەڵاتنێک نییە جیالەوە من لە کۆبوونەوەیەکیشدا لەگەڵ ئەو ناوەندە باسی ئەوم کرد کاکە کێشە چییە هەر کەس چەندە پێشمەرگەی هێنا چەندە ئیمکاناتی دانا چەندە لەباری ڕاگەیان و ئەوانەوە هەڵسوراو بوو چەندە لەباری نێونەتەوەیەوە ئیمکانی بوو هێندێک معیار دانین هێندێک ئەرزش دانین کە مەسەلەن ئێمە لە حیزبین کەسێک دەکەینە کادری دەرەجەیەک دەرەجە دوو مەجموعەیەک پێوانەمان هەیە چەند ساڵە لەو حیزبەدایە چ کارێکی کردووە لە مەسئولیەتەکانی چەندە موەفەق بووە وە بۆ ئەو ناوەندەش مەجموعەیەک پێوەەر هەیە چەندە پێشمەرگەمان هەیە چەندە دەتوانین هێزی ئامادەمان بێت چەندە ئیمکانات دەتوانین تەرخام بکەین هەر کەسە بە پێی ئەوە ممچینە هەمومان وەک یەک نەبین بەڵام بە پێی ئەوە بێنین دەست پێ بکەین ئێمە بە هەموو شێوەیەک ئامادەین و خەریکین ڕێگە خۆش دەکەین حەول دەدەین دەگەڵ باقی حیزبەکانی دیکە لەو ناوەندە کە ڕێگا خۆشکەر بین بەخۆشیەوە ئێستا هەموو لایەک دەڵێن کە پێشەوەی ئێمە پێمان بچێتەوە نێو ڕۆژهەڵاتی کوردستان و پێش ئەوەی ئاڵوگۆڕەکان لەوە زیاتر و زۆرتر بچێتە پێشێ لە ئێراندا کوردستان دەبێت بە جۆرێک هاودەنجی و کۆدەنجی هەبێ و ئەوە بۆ خۆی هێڵەکی باشە کە ئێمە کاری لەسەر دەکەین بەڵام بە هەموو ئەوانەوە بەڵێ پاوانخوازی بەڵێ نەدیتنی هەموو هەلوو مەرجەکە بەرژەوەندی حیزبی تەرجیحدان بەسەر بەرژەوەندی گشتیدا هەیە کەم زۆر لە نێو حیزبەکانی ڕۆژهەڵاتدا کاگومەر هەر بە نسبەتی خۆتان وەک کۆمەڵەکان جگە لە کۆمەڵە سازمان کوردستانی کۆمۆنیستی ئێران کە ڕەنگە بەهۆی جیاوازی بەرچاوی ئایدۆلۆژیەوە نەتوانن پێکەوە بڵین کار بکەن گرێ بخۆنەوە پێکەوە کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان واتە ئەوەی کەوە سکرتری گەشتین لەگەڵ کۆمەڵەی شۆڕشگەی زەحمەتکێشانی کوردستانی ئێران ئەو کاک بڵامەتی دەبرکولی دەکات ئێوە بۆچی ناتوانن مادامێکە وا ئەنوێنێ لانی کەم وەک لە دەرەوە ئێمەی بینین جیاوازێکی زۆرتان لە بواری با بڵین ئیدۆلۆژیۆ نییە ئێوە بۆچ ناتوان یەک بگرێن لە شرایەتێکدا کە دەزانن ئەوانەی کە لایەنگری ئێوەن ئەوانەی کە با بڵین بنەماڵەی شەهیدانی کۆمەڵەن ئەوتان داوا لێ دەکەن زۆر ڕاستە من پێم وایە ئەگەر کۆمەڵەکان بتوانن پێکەوە جۆرێک هاوکاری و تەوافقیان هەبێ یا کمیتەیەکی هاواهەنگی کۆمەڵەکانمان هەبێ ئێمە دەتوانین زۆری یارمەتی بدەین کە ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێران گەشە بکە ئێمە لەو بوارەشدا خەریکی ئێمە ئەوەڵەم پەیوەندی باشمان لەگەڵ هەر تگلایانی کۆمەڵە هەیە چاوەڕێیانی وا لە حیزبی کۆمۆنیستدا هەن و چ لەگەڵ کۆمەڵی شۆڕژێر هەر عینی ئەو دیالۆگەشمان هەیە ئێمە بەش بە حاڵی خۆمان ڕاگەیاندنی کشمان داواکاریەکی ڕۆشنمان بووە لە هەر تگلایانی کۆمەڵە کە ئێمە حازرین
هەم دیالۆجی هاوبەش و ڕسمی دەست پێ بکەین هەم حازرین لە هەموو کۆر و کۆمەڵێکی ئاڵلقەی کۆمەڵەدا یا بەگشتی لە نێو خەڵکی کوردستاندا بین هاوکاری و نزیکی بکەین. ڕەنگە یەکگرتن ئێستا دوور بێ بەهۆی هێندێک جیاوازی فکری سیاسی تاکتیکی، بەڵام بە بڕوای من کۆمەڵەکان لێک نزیکن و دەکرێت ڕێگە خۆشکەر بین بۆ ئەوەی کە ئەو چەشنە لە هاوکاری لە بینی کۆمەڵەکاندا بکرێ. ئێمە مەحتەلی جوابی هاوڕێیانی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران و هاوڕێیانی کۆمەڵەی شۆڕژێری زەحمەت کێشانی کوردستانی ئێرانین و ئێمە گوشارەکانی خۆمان لەم بابەتەشەوە زیاد دەکەین و هیچ بۆیش مەجموعەیەک پلاتفۆرم و قسەمان نەکردووە ڕێک لەبەر ئەوە بووە کە بابێین پێکەوە ئەگەر شتێک شێ لەو زەمینەدا بیکەین. من پێم وایە ئەوە کارێکی لازمە پێویستە و لەسەر ئەو تەوەرەش ئێمە خەریکی کارکردنی پێشم وایە زۆر بە خازانجی هاوکاری حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان تەواو دەبێت. کاک عومەر، ساڵانێکی زۆر ئەو رەخنە لە ئێوە دەگیرە هەروەها لە حیزبەکانی تری کوردستانی ئێران کە بۆچی لە بنکە و بارەگا لە نەو خۆی هەرێمی کوردستان دانیشتن و چالاکیەکتان نییە، نە لە شاخن و نە بە شێوازی حیزبێکی سیاسین کە پێشمەرگەتان نەبێت. ئێستش کە لایەنێک با بڵین یا هەندێک لایەن دەستیان کردووە بە جۆرێک ئامادەبوونی پێشمەرگانە لە نێوخۆی ئێراندا، ڕخنە دەگرین کە ئەمە سەرکەوتوو نەبووە، ئەوانەی کە ڕخنان نەگر پێشتر بە چوازتر ڕخنە دەگرن. بەڕای ئێوە ئێستش کە کۆماری ئیسلامی دەتوانێت تەنانەت بێ ئەوە ئامادە بێت لە با بڵین خاکی کوردستاندا بە هێزی سەربازی لە دوورەوە بدا لە بنکەوبارەکانی ئێوە، ڕێگە چارە چییە؟ ئێوە درێژە ئەدەن بەمانەوە لە نێوخۆی هەرێمی کوردستاندا دەچنە شاخ، هێزی پێشمەرگەتان کەم دەکەنەوە زیادی دەکەنەوە، چی ئەکەن بۆ ئەوە کە بتوان بەرەنگاری ئەم ڕۆژەیە ئێستا بن؟ ئێمە هەتا ئێستا ئەوڵام بەشێک بە هێزی پێشمەرگەمان لە شاخە، هەموو هێزی پێشمەرگەی ئێمە لە ئوردوگانیە، بەڵام دەمێنێتەوە چالاکی نیزامی. من لام وایە کە ئێستا هەلومەرج بۆ چالاکی بەرفراوانی نیزامی نییە و دەتوانێت ئەمە تووشی کێشەشمان بکە، یعنی سەدەمە و کارەساتی لێ بکرێتەوە و تەنانەت ئوبوهەت و هەیبەتی پێشمەرگە بشکێنێ. چالاکی بەرینی نیزامی ڕاستە و خۆ پەیوەندی هەیە بە چالاکی سیاسی لەناوەوە بە هەلومەرجێک کە بزوتنەوەکە هەیەی. لەلایەکی دیکە ئێمە لە باشووری کوردستانی هەرێمی کوردستان بۆ ئێمە پشتی جبهە نییە، هیچ وڵاتێک یارمەتی ئێمە ناکە. بەداخەوە کوردی ڕۆژهەڵات لەم بابەتەوە لە بیر چۆتەوە، نە وڵاتانی ناوچەیی نە وڵاتانی دەرەکی. مەسەلەی کوردی ڕۆژهەڵات مەسەلەی جدی و ئەسڵیان نییە، بۆیە ئێمە دەبێت لەوە تێبگەین ئێستا لە هەلومەرجێکدانین کە بڵین بەڵێ ئێمە چالاکی بەرفراوانی نیزامی دەکەین. کوردستانی ڕۆژهەڵات لە هەمان کاتدا بە ئاقارێک ڕۆیوە کە خەباتێکی مەدەنی گەرم و گوڕی تێدایە و ئێمە بەش بە حاڵی خۆمان وەک کۆمەڵە تاسیرمان هەیە و کار لەسەر و خەباتە دەکەین، بەلامانەوە گرینگە لێشی فێر دەبین. هەرکەس ئێمە پرسێ ئێوە لەوێ دانیشتون چ دەکەن، دەڵم چاو لە سنە بکە، چاو لە مەریوان بکە، چاو لە سەقس بکە، چاو لە پاوە بکە. لە کاتی کوژانی ژینگە پارێزاندا چیان کرد؟ سرود و درشم و هەموو شتێکیان دەگەڵ چێ بووی، چی دەنواندەوە. و هەروەها ئەو مانگرتنەی ئێستا، ئەو مانگرتنەی ماوەیەک لەوە پێش نیشان دەدا کە حیزبەکانی کوردستان بەبێ چالاکی نیزامیش لەوێ هەن، لە ناوەوە هەن و لەگەڵ بزوتنەوەکە هەن. بەڵام ئێمە لە هەلومەرجێک داین کە دەگەڵ حکوومەتێکی دیکتاتۆر داپلۆسێنەر کە کوردستانی میلیتاریزە کردو لەبارەی نیزامیەوە ڕوبەڕووی. بۆیە هێزی چەکدار و هێزی پێشمەرگە دەبێت بەهێز کرێ و تەقویەت بکرێ. بەڵام کاکمەر هەر ئالێرەدا پرسیارەکە ئەوەیە کە کۆماری ئیسلامی دەڵێت کە هەر لایەنێک بە شێوازێ بەشدار بێت لە نێوخۆی وڵاتدا ئەوان درێژە ئەدەن بە هێرشی موشکیان. دیارە هەندێک لە چاودێران و هەروەها لایەنە حیزبەکانیش دەمە بیانووە، ئەوان لە هەر حاڵدا کاتێکە گوشاری بیانی لەسەریان زۆر بێت، با بڵێن گوشار بۆ
گەلەکانی نێوخۆی ئێران و بۆ لایەناوانی ئەو لایەنانی کە دژیان زیاتری دەکەن کەواتە ئەوان لەو بەهانە ئەگەڕن و بەهانەشی بۆ ئەدۆزنەوە کە دیسان هێرشکەنەوە سەر ئێوە چۆن ئامادەن لەگەڵ ئەو ڕەوشە با بڵێ هەڵسوکەوت بکەن بڕیار ئایا پێتان وانە کە ئەتێواتە بڕیار بدەن بە گشتی نێوخۆی هەرێمی کوردستان جێبێڵن بە شێوازێ بنکە و بارەکەتان بگوازنەوە بۆ جێگەیەکی ئەمنتر؟ جێگەیەکی ئەمنتر نییە لە هەرێمی کوردستان بەداخەوە لە هەرێمی کوردستانیش دوورین بەڵام بنکە و بارەگاکانمان جۆرێک دەتوانین قایمکەین و بڵاویکەین کە ناتوانێت هەر ئێستاش بە بڕوای من کۆماری ئیسلامی ئیتر ناتوانێت دوای ئەوە زەربەی ئاوا لە حیزبەکانی ڕۆژهەڵاتدا هەموو کەس جۆرێک خۆی کە کردێتەوە و دەزانێت چ بکات یەکیان دوورخستنەوەی ژن و منداڵە یەکیشیان بەربڵاوکردنەوەی هێزەکەیە لە دەوروبەری خۆمان بەڵام بەداخەوە وەک عەرزم کردی کوردی ڕۆژهەڵات هیچ جێگە و پێگەیەکی دیکەی لە دەرەوەی هەرێمی کوردستان نییە کە مەسەلەن بازە ناوەندێک و بازەجەیەکی تێدا دابنێ و بە هەموو ئەوەشەوە ئەگەر ئێمە ڕۆژێک بێت کە من تەرازوی هێزووا نابینم لە کوردستاندا بەگشتی ڕۆژێک بێت لە نەتوانین لە هەرێمی کوردستانیش بین بە دڵنیاییەوە ئەو دەور و تەسیرەی خۆمان هەیە و ئێمە هەرێستا ئامادەکاری دەکەین هێزی نیزامی لە ناوە دروستکەین شانە و گروپی نیزامیمان بێ بۆ کاتی خۆی هەروەها ئامادەکاری دەکەین لە سەر سنوورەکان کە هێزی پێشمەرگەمان بتوانین دامەزرێنین و ئەگەر مەجبور بووین بلەخەرا مەجموعەیە خانەوادە و خەڵکی پەککەوتە و پیرمان لە کەمپ و لە جێی دیکە دادنین ئەوەی کە هەیە و من دەزانم و ئێمە بەش بە حاڵی خۆمان دەیکەین ئەوەیە کە مەجال نادەین بە کۆماری ئیسلامی ئێران هەڵماقەنێ لەو لێرەدا داوای لێبوردنەکەم ئەی بە نسبەتی چوون بۆ شاخچی دیارە شاخی قەندیل هەیە و شاخانی تریشمان هەیە کە بەو شێوازە ئێمە هەرێستا هێزمان لەوێ هەیە زیادیشی دەکەین ئێمە مەسەلەن فێرگەی پێشمەرگایەتیمان ئێستا لە شاخە لە ئوردوگاکان نییە و هێزیشمان هەیە و جێگەی خۆشمان لەم بابەتەوە چاک کردووە و ئامادەکاری ئەوەش دەکەین و زیاتریشی دەکەین زۆر چاکاگەمەر چون کاتی زۆرمانە ماوە بچینە سەر بابەتێکی تر بابەتی ئەمریکا ئەلەم هەلومەرجەدا کە ئەمریکا گوشاری زۆری خودە سەر ئێران و بە شێوازێک هەرچەند ترامپ و دەسەڵاتی ئەمریکا ڕایان گەیاندوو کە ئەگەر ئێران تەسلیمی داواکاریەکانی ئەوان بێ ئەوان ئامادەن لەگەڵ کۆماری ئیسلامیش کار بکەن وەک رەخنەگران دەڵێن لەگەڵ هەندێک وڵاتی تر کارەکەن کە پرینسیپی دموکراتی ڕناگرێت کەواتە بەڵام ئێستا هەلومەرجێک ڕەخساوە بۆ ئەو حزبانە ئێوە چەند ئامادەن لەم هەلومەرجە کەڵک وەربگرن چەند ئەو ناوەندی هاوکارەتان هەنگاوی هەڵگردووە بۆەوە کە لە هەلومەرجێکی ئاوادا لەگەڵ بە پرسانی ئەمریکایی و توێش بکە بۆ ئەوە کە بە شێوازێک بە وەرگرتنی یارمەتی لە ئەمریکا یا دژبەرانی تری ئێران برۆ بدەن بە خەباتەکەتان بەداخەوە تا ئێستا هەر حیزبە و هەر لایەنە بۆ خۆی کردوویەتی ینی لە پەیوەندی لەگەڵ ئەمریکادا لەگەڵ وڵاتانی دیکە کە هەموو جارێک جوابەکە ئەوە بووە کە بەبێ ئەوە یەک مەرکەزیەتە بێ بۆ کوردی ڕۆژهەڵات زەحمەتە من پێم وایە ئێستا هەموو حیزبەکانی ئەو ناوەندە و حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لیان حاڵی بووە کە جۆرێک ئێمە دەبێ مەرجەعیەتمان بێ بۆ دنیای دەرەوە وەک لە ئەوەڵیشەوە باسم کرد چ لەگەڵ دنیای دەرەوە چ لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی چ لە بەرخورد بە کوردستان و شوێنەکانی دیکەدا ئێمە دەبێت مەرجەعیەتێکمان هەبێ دەنا بە تاقیتەنێ من پێم وایە دەگەڵ هیچ لایەنێک ئەمریکاش نارێتە تەرەف ئەوە یەک مەورد دوو هەمین شتەوەیە بە بڕوای من ئەمریکا هێشتا نەهاتوەتە سەرەوە کە کوردی ڕۆژهەڵات وەک یەکەیەکی سیاسی جدی لە نەزەر بگرێ و بێتە تەرەفی قسەکردنی دەنا خودی ئەوانیش دەتوانن هەر عینی ڕۆشنتر پەیوەندی بکەن بە هەموو حیزبانەوە و داوایان لێ بکەن کە مەرجەعیەتێک دروست بکەن هۆکارەکەشی ئەوەیە کە بەگشتی دەتوانم بڵم ئەمریکا سیاسەتی هێشتا تەواو ڕوون نەبووەتەوە بەرامبەر بە بزوتنەوەی کورد چ لە باشوور چ لە ڕۆژهەڵات چ لە شوێنەکانی دیکە بەڵام بە هەموو ئەوانەوە ئەوە ئێمەین دەبێ وەک لایەنێک ڕوو لە ئەمریکا ئەوروپا و هەموو وڵاتان بکەین و دۆست و پشتیوان پەیدا بکەین بۆ بزوتنەوەی کوردی ڕۆژهەڵات کە ئەوە نەخسێکی گەورەیە لە نێو ئێمەدا و عقیدەشم وایە کە خودی بزوتنەوەکە و چوونە پێشەی بزوتنەوەکە کە من وای دەبینم
هەم ئێران تووشی چەرمەسەر و گرفتی زۆر گەورەتر دەبێ و هەم بزوتنەوەی کوردی ڕۆژهەڵات بزوتنەوەیەکی بەرین و بە پتانسیلێکی گەورەیە کە زیاتر دەسێتە پێشە و کاریگەری دەبێت لەسەرەوەی ئێمە ئەو قۆناغەش تێپەڕکەین و ئەو سەنگەرەشمان بێ کە پێکەوە لەباری دیپلۆماسیەوە ڕوو لە دنیای دەرەوە و دۆستان و کاغمەر منەوە پرسیارم لای هەندێک لە ڕێبەرانی تری حەزب کوردستانی ئێران بردووە ئەوەی کە ئێوە خۆتان چەند ئامادەن هەنگاو هەڵبگن بۆ وەرگرنی یارمەتی لە هەر وڵاتێک دژبەری ئێرانە ئایا ئێوە هێڵی سوورتان هەیە بۆ ئەوە بۆ واتەم ئێوە ناوە کە ئەوان بێنەوە خۆتان ئامادەن بچن لە ئیسرائیل یا عەرەبستان کە بە فەرمی و بە ئاشکرا دژی ئێران و ڕەنگە لە ئەمریکاش حەزیان زیاتر بێ نەبۆ گۆڕانی سیاسەتی ئێران بەڵکو بۆ گۆڕانی ڕژیمی ئێران ئێوە ئامادەن بچن یارمەتی لەوان وەربگرن بە شێوازێ بە قەنەعەتیان بگەێنن یا هەوڵدەن بۆ بە قەنەعەتیان بگەێنن کە ئێوە دژبەرێکی جدی ئێران و ئەوان ئەتوانن لەسەر ئێوە حساب بکەن بۆ یارمەتیگردن من بۆ پرسیارم ئەوەیە کە چەند ئەوتان پێ با بڵێن شەرعیەت بەو کارە ئەدەن پێتان دروستە و کار و هەنگای بۆ هەڵدەگرن من پێم وایە حەقی بزوتنەوەی کوردستانە کە دۆست و هاوپەیمان و پشتیوان لە دەرەوە پەیدا بکە لە حاڵێکدا دەگەڵ ڕژیمێکی داگیرکەری ترۆریستی داپلۆسێنەر ڕووبەروە و کاتی خۆشی ئێمە وەختێک ئێران و عێراق کێشەیان بووە لەگەڵ حکوومەتی سەدام حوسێن پەیوەندیمان بووە تەنیاشتی ئێمە ئەوەیە و ئەوە دەبێ کە ئێمە سربەخۆیی خۆمان لە دەست نەدەین لە هەموو جەیەک و لە هەموو لایەنێک داوای یارمەتی و هاوکاری دەکەین و ئەوە بە مافی بزوتنەوەی خەڵکی کوردستان دەزانین خۆ ئێمە بۆ شخصی خۆمان یا بۆ حیزبەکەی خۆمانی داوا ناکەین پشتیوانی لەو بزوتنەوەیە لە هەموو بارێکدا و دژمنەکەی ئێمە دەکرێ و دەتوانێت ڕەنگە هەمیشەوانە بێ بەڵام ئێستا دەکرێ و دەتوانێت دۆستی ئێمەش بێ و ئێمە حەق خۆمانە و مافی خۆمانە کە لەو مانۆرانەش کەڵک وەربگرین و لە کەلەبەر و کەلێنی نێوان زلهێزەکانی ناوچەیی و غەیرە ناوچەی و جیهانیدا ئێمە کەڵکی خۆمان وەربگرین و هیچ باچێکمان لەم بابەتەوە نییە کە بە ڕۆشنی و بە ئاشکرا ئەوانە بڵێن کاک عومەر بەنسبەتی حیزبەکانی بەنسبەتی حیزبە سیاسیەکانی ئێرانیژی ئۆپۆزیسیۆنی ئێرانی پێتان وایە کە چەند پێویستە کە ئێوە لەگەڵ ئەوان چالاک من دژی کۆماری ئیسلامی و پەیوەندی خۆتان لەگەڵان بەهێزتر بکەن ئێمە سیاستمان ئەوەیە بەبێ ئەوەی کوردستان وەک یەکەیەکی یەکگرتوور و بەڕووبێ ناتوانێت لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی زۆر بچێتە پێشە ئێمە حازرین و لە سەحنەی سیاسی ئێراندا دەبێت چالاک و فعال بین و دەگەڵ هەموو ئۆپۆزیسیۆنی ئێرانی پەیوەندی بگرین تەنیا مەرجی ئێمە ئەوەیە کە ئەوانیش هەر کەس دێتە هاوپەیمانیەکەوە لەگەڵ کورد دەبێت کوردی وەک کورد وەک نەتەوە قبول بێ جایتر چی دەدرێ بەونەتەوەیە و مافەکانی چۆنە ئەوە بۆ چەنە لێدان بمێنێتەوە بەڵام ئێمە هەر ئۆپۆزیسیۆنێک ئینکاری هویەت و ناسنامەی نەتەوەی خەڵکی کوردستان بکە پێمان وایە ناتوانین لەگەڵی بچینە هیچ هاوپەیمانیەک و حەول دەدەین ئەوە ببێ بە سیاسەتی ڕسمی ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێرانیش و پێشم وایە هەروای لێدێ کاک عومەری ئیلخانی زادە سکرتری گشتی کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان زۆر سپاس بۆ بەشداریتان لەم وتوێژەدا سپاس بۆ ئێوە